باشە بۆچی لە پێشمەرگاتی لە ناوچەی قەرەدا بوو بۆچی وەکو ئەو پێشمەرگانەی تر نەچووە شارباژێر و قەندیل و ئەو شوێنە سەختانە تا ئاوا گیانی خۆی بەخت کرد لە حەقیقەتە من ناتوانم لە سەعاسە بڵم بووچ ئەو یەکەم جار کە ڕۆیشت چوو بۆ مەنتیقەی دۆڵی جافایەتی حتا کە شەید عەلی عەسکەری ئەوانی لەوێدی یەکەم جار کە ڕۆیشت دوای ئەوە پەڕێەوە بۆ قەرەخ دەنگۆیە کە بوو وتیان گوایە ئەو کاتێک کە شەهید بووە وعدوا بووە کاک نەوشیروان لەگەڵ کاک مولازم عومەر بەیەکەوە وعدوا بووە ئەوان دێن بۆ بەری قەرەخ کاک مولازم عومەر بمێنێتەوە وەکو مەسئولی هەرێمی قەرەخ ئەو بچێ بەرەو قەرەخ ئەمە نازانم تا چەند وایە ئەوە یعنی بە ئەڵێنە بەڵام خۆی بە هیچ نەوعێن نەیەویست لە بەری قەرەخ بکەن حتا مەسەلا لە دوای ئەوە جەماعەت نەقدیانە کردوونێ چەندمان پێوتۆ نەهاتۆتە دەرەوە لە قەرەخ و بە نەقد باسیێت بەڵام خۆی ئەیویست بەڕاستی بە پێی بۆ چوونی من خۆی ئەویست لە قەرەخ بمێنێتەوە قەرەخی بە شوێنێکی استراتیجی باش ئەزانی بۆ مەسەلەی نێت ڕازیت لەوانەیە ڕۆژگارێک هەمووی وێنەی شەید ئارام بە کاسکێتەکەیانەوە بوو گەورەترین خوێندیان گۆڕی شەید ئارام بوو شعریان بۆیە نووسی ئێستاوە هیچی ئارامیان لەبیر نەماوە وەڵی تر ئەوە سیاسەتە سیاست دەبێ وا بێت سیاست و مەسلحەت و ئەمە سەریکە ئەمە ئەو سیاسەتەیە کە پیانەوت کوردستانی و عێراقی ئەو جیاوازەیە پێم وابێ بەخوا کاک عەلیش نە کاک عەلی لام وابێ ئەندامی نەک لام وابێ بەتەکی دوا بوو ئەندامی کۆنفرانسی یەک بوو ئەو شتێکی دیوە ئەویش بۆتان باسەکە بەڵام من پێ دەڵێم وەکو شایەت حاڵێک حتا کتێبەکەی ئارامم تەبع کردەوە ئەو ساڵە هەڵبژاردەکان لە پێشەکیەکان نووسیمە کە یعنی چۆن بەجددی تووشی شۆ بوو ئەمە ئارامیە عێراقیە ئەوە کوردستانیە شەهادە حتا یەکێ لە کادیرەکانی مەکتەب سیاسی کۆمەڵا ناوی شەهیدەکانی هێنا ناوی ئارامی نەهێنا برادەرێک لە تەنیشتمەوە بوو بۆڵەیەکی کردوەی زانی منم دوایی بانی کردم و بەخوا بیرم چۆ نازانم ئەم شتانە وتم وەڵی یەک شت هەیە با پێ بڵێم تۆ بناوی بێنی یان نەهێنی ئارام مۆزەفێک نەبووە لە شەریکەیەکی ئێوە ئیش بکات و ئێوە باسی کرد ئەمەیە دوو هەمینی تۆ باسیکەی باسی نەکەی ئارام واقع ئەو هەیە فعلا ئێستا من ئەوە لە 92-93ەوە سۆراخی نووسین و نامە و ڕاپۆرت و هەموو شتەکانی ئارامەکەم من 93 داوام لە مامجەلال کردوتی بەڵێ لەلا من لە شوقەکەمە لە دیمەش چون بۆ لای کاکبەتی حاجی سەفەر وتی 35 نامەی کاگارامم لە لابۆ کاک نەوشیروان داوای لێکردوم تێ بنووسم لەسەر ئارام نەیاڵمەتەوە ئەوە تا هەرچی نووسراوی هەیە هەرچی راپۆرتی شوباتە هەتا قسمێکی تەحریف کراوە بەسەراحەت هەتا من پات بە کاک مەلا بەختیارم وتم کارێ بکەین بۆ کۆکردنەوەی ئەو ئەرشیفە و ڕووناکی ببینێ وازینە بە چاڵدا بڕواو بێ من برادەر پێی وتم وتی راپۆرتی شوبات خۆی نزیکی 30 لاپەڕەیە چەندە من نەمجیوە بەڕاستی راپۆرتی شوباتم نەدیوە کراوە بە 12 لاپەڕە و تەحریفیان کردووە لە کتێبەکەی مامجەلالا دیداری کە من بە ئاشکراڵێ راپۆرتی شوبات بۆ بەهۆی ئیعدامکردنی خاڵە شەهاب یعنی وا تەحریف کراوە شتەکە بە هیچ نوعێکیش من محاولە ئەەکەم لە هەموو لایەکەوە تاکو ئیستا یەک شتم چنگ نەکردو یەک بەشەر ئاڕی لێ نەیاومەتەوە هەتا پار لە ڕێوەسمێکی کرد کاک مەلا بەختیار کاک عەلیش لێوێ بوو پێم وتم کارێ بکەن ئەو ئەرشیفەی ئارام بدۆزینەوە بۆ نەدۆزرێتەوە بۆ ڕووناکی نەبینێ ئەو نووسرا و ڕاپۆرت باشە بۆ ئیشارنەوە بۆ ئیشارنەوە بۆ شاراوە تۆ تێنە هەڵبەت بەژەوەندی بەڵام ئەمەوێ هەتا خۆمان لە ژیانین بتوانین هیچ نەبێ
نووسرا و نامە و بیر و بۆ چوونەکانی کە لەسەر کاغەزە بەردەستمان کرێت. مردنەکانی شەید بوونەکەیتان پێ ئاسایی بوو، یعنی بە شێوەی تەبیعی شەید بوو یان شتێ لە پشتیەوە هەبوو، چکە زۆر کەس گومانی لێ هەیە. وەڵی من ناتوانمەوە بکەم. یعنی شتێکی لێ زانیت؟ من چکە ئاگادار نەبووم ناتوانم بڵێم. دوو پرسیارە دووە هاتووە. یەکێکی هاوڕێ جاسم خەیلانی پرسیارەکات، ئەرێ کۆمەڵای ڕەنجەران لە کاتی شەید ئارام و لە دوای شەید ئارام چ گۆڕانکارێکی بەسەرات؟ کاک عوسمان ئەحمەد دەڵێ شەید بوونەکەی ڕۆشن نییە، بۆ ئەبێ شەید بوونەکەی ڕۆشن نەبێت؟ ئەم دوو پرسیارە دواتوە فەرموو. بەڵێ ئەوە بەڕاستی زۆر یعنی هەموو کەس دەرێک بەواکە هەر لە دوای شەیدبوونی ئارام کۆمەڵە شتێک بووە لە پێش شەیدبوونی لە کاتی کارکردنی ئارامە شتێکی کردبووە. بۆ نمونە ئارام ئەوە تا پەیڕەوی ناوخۆی هێزی پێشمەرگەی نووسیوە، ئەو باسی کاتی پێشڕەوەکە، ئەو باسی سربەخۆیی کۆمەڵەکە، ناوەکەی کۆمەڵەی مارکسی لینینی بووە و هەموو کارێکی بۆ ئەوە کردووە کە خەباتی چینایەتیەکەی تا بتوانێت کاری لەسەر کاو بیکات بەڕاستی مەسەلەیەکی سیاسی ئایدۆلۆژی کە کۆمەڵی پێجیاکاتەوە لە هەموو باڵەکانی پێناوێتی. بۆ نمونە ئەو هەرێمەکانی دروست کردن، هەر یەکێک لە هەرێمەکان یعنی بڵێن بەشێک بۆ لە کۆمەڵە کە کاری تیابکە و هەرێمەکانیش هەموو باڵەکانی ناوێکێکی تیا. دوای شەیدبوونی ئارام هەر بە 3 مانگ کۆبوونەوەیەکی گشتی کرا پێش هەموو شتێک کۆمیتەی هەرێمەکان هەڵبەشێنرایە. ناوی کۆمەڵەی مارکسی لینینی گۆڕا بە کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان. مەسەلەی سربەخۆیی کۆمەڵە هەر لە ناوانانەما بەڕاستی هەمووی تێکەڵکرا. لە بۆ نمونە یعنی لە 84 هودنەکەی 84 مەجموعەی پێشمەرگە و کابرانی و ئەمانە ئاهاتن سەردانیان نەکردێن. مام ڕۆستەمەوان بەسبەتەوە پێکەنین ئەیانوت بە کۆمەڵەیانەوت شۆرمەلە، یعنی کۆمەڵە لەگەڵ شۆڕژگێڕان وا تێکەڵ بوو، هیچ سەربەخۆییەک هیچ شتێک نەما بوو بۆ کۆمەڵە. هەتا ئەوە بوو وردە وای لێ هات ئیتر وەکو باسمان کرد مەسەلەی ڕاست و چەپ و جیاوازیەکان و خلافەکان هەر لەسەر ئەوە هەر لە بیدایەتی دروستبوونی کۆمەڵەوە هەبووە، بەڵام لەم ئەخیرا ناویان نا کوردستانی، عێراقی، ئارامی، شەهابی ئیتر بە تەواوەتی با پێ بڵێم ئەوان کە بەحساب لە کۆنگرەی یەک لە 1990 کاتەگیرا بەحساب حەلی کۆمەڵەیان کرد. من بە ئاشکرا لە نووسینا وتومە ئەمە بەیان وەفات بوو بە ڕەسمی بۆیان دەرێنە، ئەینا هەر لە دوای سیویەکی 1970ەوە کۆمەڵە بەرەو لاوازبوون چوو لە ناوەڕۆکی چینایەتی بەتاڵ کرایەوە، لە هەموو بیر و بۆچوونەکانی ئارام بەتاڵ کرا. هیچ شتێکی کۆمەڵەی مارکسی لینینی بە کۆمەڵی ڕەنجەرانەوە نەما. کۆمیتەی هەرێمەکان نەڵۆشایەوە، ناوەندی کۆمەڵە دروستکرا بە کەیفی خۆیان ئەنواع و ئەشکاڵ تێکەڵ و پێکەڵیان کرد. هەر بۆ یعنی سەلماننی ئەم قسەی من کاک شێخ محەممەد سۆڵەیی کتێبێکی لە 2 بەشا نووسیوە لەسەر ئارام. یەکێک لەوانەیە کە چاوپێکەوتنی لەگەڵا کردۆ کاک نەوشیروانە. کاک نەوشیروان پێی وتوڵێ لە 76 هاتمەوە کوردستان سەیرەکەم یعنی وەزعەکە بەدڵیان نەبووە کۆمەڵە باڵا دەستا هەموو شتێک کۆمەڵەیە بەحساب لە ناویەکێتیا لە ناو پێشمەرگە و خۆیان پێشمەرگەکانیانێت ئەن پێشمەرگەی هەر لایەکی کەش بوون بۆی ماڵەکان جێمان بکەنەوەمانوت پێشمەرگەی کۆمەڵی. ئەمە بەڕاستی بەدڵیان نەبوو. بە شێخ محەممەدی وتۆ لە کتێبەکایەتی معلومە ئەڵێ ئێمە
اقتراحتمان هەیە وا باشترا چونکە وەزع وا نابێ بەڕێوە ئیسلام کوردستانی تایە سۆشیالیست و کۆمەڵە و شۆڕژیەکان پێین بە یەک حیزب یعنی هەل لە بیدایەتەوە نەخشەی کێشراوە بۆ نەگەشتنی کۆمەڵە یعنی بەڕاستی مەسەلەی شەیدبوون و کوشتنی ئارامیش هەنێ شت هەیە ئینسان مەسەلا ئەگەر بە عەقڵ لێ بکاتەوە بەڵام من دەلیلێکم پێ نییە بڵێم وەڵاشکم هەیە یا حاڵێ ناحسابێت بەڵام بڵێ وەڵا لەبەر خاترێەوەی چونکە ئارام کۆمەڵی ڕاگرت بوو بۆی کۆمەڵە نەمێنێ ئایا ئارام ئەبێ بمێنێ نازانم ئەوەیانە سوالە لای من ئەو جوابە لای من نییە بەڵام من یەکشت لە لامە ئەبێ کۆمەڵە نەمێنێ و ئارامە کۆمەڵی ڕاگرتووە ئیتر نازم ئەو برادرێتتر وا پرسیارەکە لەسەر شاشەکە دەرچوارێ ئایا لە دوای شەهیدبوونی کاک ئارام لێکۆڵینەوە کرا لەسەر شەهیدبوونەکەی و ئەنجامی چی وە هیچ لێکۆڵینەوەی کراوە وەڵا وتیان کراوە و حتا لام وایە مامۆستایەکیش لە دەرەوە بوو لەوێ وتیان وایە وتیانە ئەو نامەی غەڵەتی نردۆ بۆ ئارام و لەبەر ئەوەیە ئەو نەیەشتۆجێکی ئەگەر بی بووە منتیقی قەندیل و سەرکردایەتی لە ناوەچی و بەهۆی ئەوەوە ئارام نەهاتوۆتە ناوچیایەتی دەم باسی وا هەبوو کاتی خۆی کە ئەو مامۆستایشیان دوای ئادام کردو لەسەر ئەو نامۆشتە کە نردوێت ئیتر وەکو لێکۆڵینەوەی ڕسمی من بەش بە حاڵی خۆم چەند کارم کردووە لە ڕێخستنی ناو شار هیچ شتێکم نەدیوە وەکو لێکۆڵینەوەی ڕسمی لەسەر کارم